هەڵویستا ترکمانە لەسەر بەگەڕا پارتیا دەموکراتە کوردستانی بۆ کەرکووکێ چییە و چما دەخوازن و کەرکووکی لە کەرکووکێ بگشتی ئەو جهێنک و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای لێ تێنە ئەنجامدان دەست بێ دەنگدانێ بکەن بۆ لیستا پارتی بۆچی پشتگیریاواتکەن لە سەروێ مژارەی زیاتر ڕادواستم ژێ هێژای عیرفان کەرکووکی سەرۆکی پارتیە گەلێ ترکمان دەپرسم لە ستودیە میێوانێمە هێژا عیرفان گەلێک بخێراتیە کوردستان 24 جارێ ئێوە چوون بە فەرمی گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک دەبینن. بەڵێ پێشەکی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کەناڵی کوردستان 24 ئەمڕۆ من بە ڕۆژێکی زۆر خۆش بە خۆشحاڵیشەوە دەڵێم گەڕانەوەی بارەگای لقی سێی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ئەوەش سپاسی جەنابی سەرۆک بەرزایی دەکەم بە تایبەتی ئەوڕۆ بەڕاستی دڵی هەموو کەرکووچەکانی خۆش کرد بە هەموو نەتەوەکانەوە بە بەخشینی بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیان بە جێی زانست و جێی معریفەت و جێی پێکەوژیان ئەوە بەڕاستی زیاتر دڵی هەموو نەتەوەکان و هەموو مکەونەکانی کەرکووکی خۆش کرد بۆ بڕیاری بەڕێزیان هەمیشە هەر بڕیاری تاریخیان داوە لە بەرژەوەندی هەموو نەتەوەکان و ئێمە وەکو تورکمان و پارتیگەری تورکمان و ئەنسار و لایەنگرانی ئێمە و جەماوەری ئێمە لە کەرکووک وەکو پارتیگەری تورکمان بەگشتی زۆر خۆشحاڵ من ئەمڕۆ بە ڕۆژێکی پرشنگدار ڕۆژێکی تاریخی تۆمار کرا. بەڵێ پارتیگەلی تورکمان داخواز تورکمان هاتکات و دەنگی خۆ بە لیستا پارتی بدەن دەوان هەڵبژارتنەدا. ئایا تورکمان هەمی یەک دەنگن دڵپەی داخوازە هەوا بهێن؟ بەڵێ ئێمە لە پارتیگەری تورکمانی ئیمانێکی زۆرمان بە پێکەوە ژیان و ئاشتی و تەبایی بووە و ئێمە ئێستاکە لە نێو لیستی پارتی دموکراتی کوردستان کە لیستی 1970 ئێمە کاندیدمان بەشدارە چونکە ئیمانمان بە پێکەوە ژیان و ئاشتیە. بەرنامەی پارتی دموکراتی کوردستان بۆ هەڵبژاردن هەمەلایەنەیە، خزمەت بە هەموو پێکاتەکان دەکا، خزمەت بە شاری کەرکووک دەکا، خزمەت بە گەڕانەوەی مافە بۆ کەرکووچەکان بە گشتی لەو چوارچێوەیەدا وە کەرکووچیەکانش خۆیان بە خۆشحاڵ دەزان. ئێمە بۆ لە ناو لیستی پارتی دموکراتی کوردستانی وەکو نەتەوەی تورکمان چونکە دەبینین ئەو لیستە ئامانج و ئاواتەکانی خەڵکی تورکمان بەدی دێنێ لە نێو شاری کەرکووک و لە مەناتقە تورکمانەکانی تر چونکە ئاشتی و پێکەوە ژیان بەرقەرار دەبێت. لەگەڵ ئەوەشدا ئێمە بە تایبەتی سوپاسی جەنابی سەرۆک بەرزایی دەکەین چونکە هەمیشە داکۆچیکەر بووە بۆ مافەکانی تورکمان بەڕاستی تاریخێکی جوان تۆمارکرا ناودڵی هەموو تورکمانەکان و ئێمە لە ڕوانگەی خۆمانەوە وەکو پارتیگەری تورکمان هەمیشە دەڕوانینە ئەو هەستە جوانە. لەگەڵ ئەوەشدا ئێستا تورکمانەکان خۆشتان دەزانن لە چەندین لیست پێک هاتووە لە شاری کەرکووک لیستەکانی شەرکەس و بەرنامەی خۆی هەیە و ئێمەش بەرنامەی خۆمانەیە وەکو تورکمان کە بەشداریمان لە لیستی پارتی دموکراتی کوردستان کردووە بە 1970 کاندیدی ئێمە ژمارە 17 لە ناو لیستەکەدا چونکە ئەو لیستە ئاواتەکانی خەلکی کەرکووک دێنەوی ئاسەواری تعریب نایەڵێ ئەو لیستە ئەو مەحافزە سەپێنراوی بەسەر خەلکی کەرکووکدا هاتووە ناهێڵێ بمێنێتن ئاشتەوایی دەگەڕێنەوە بۆ کەرکووک برایەتی دەگەڕێنەوە بۆ کەرکووک مافیش دەگەڕێتەوە بۆ کەرکووچەکان ئیوای ئێمە بەو لیستە زۆرە و ئێمە لەو ڕوانگەی وەکو پارتیگەری تورکمانی داوامان کردووە لە بەیاننامەکەی ئەو ڕۆماندا داوامان لە هەموو جەماوەر و لایەنگران و ئەندامان و کەوادری خۆمان کردو وەکو پارتیگەری تورکمانی کە هەمویان یەک ریزی و یەک دەنگی بۆستن دەنگ بدەن بە لیستی 1970 پارتی دموکراتی کوردستان لەگەڵ کاندیدەکەی خۆمان کە ژمارەی دەکاتە 17. کاک عیرفان ئێوە بڕواتان وایە بەپێی ئەو ڕێکەوتنەی پارتی لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق کردووە کە بتوانێت هەموو بارەگەکانی خۆی وەربگرێتەوە لە کەرکووک کە پێش 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 سی بارەگا بوون ئێستا ئەوڕۆکە بەس یەکێکیان وەرگرتەوە یەکێکیشیان بەخشی زانکۆی کەرکووک. ئێوە پێتان وایە و بتوانێت بە ئاسانی بارەگاکانی تریش وەربگرێتەوە یانیش هیچ ئاستانگێک لە بوو دروست دەکرێت؟ بەڵێ بەرنامەی بەڕێز محەممەد شیع سوودانی وەکو سەرۆک وەزیرانی عێراق ئەو بەرنامەیە لەوەدا بوو کە لە ناو ئیتیفاق لە ناو پەرلەماندا ئیتیفاقرا کە بەڕێزیان بوونە سەرۆک وەزیرانی عێراق دەبێ ئەو بڕگە و ئیتیفاقانی کە کراوە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان ئەو بەرنامەی کە پارتی دموکراتی کوردستان داڕشتووە لەگەڵ ئەو بەرنامە هەمەلایەنەی کە هەیە لەسەر ئەو ئاستە بەڕێز محەممەد شیع سوودانی بۆتە سەرۆک وەزیرانی عێراق برگەکانی بەداخەوە تاکو ئێستا ئەو برگە و مادانەی کە پەیوەست بە بۆ ئیتیفاقیە دەتوانن بڵێم زۆری جێبەجێ نەکرا بەڵام ئێستا من ئەوڕۆ دەڵێم بە گەڕانەوەی بارەگایەک بە گەڕانەوەی دوو بارەگا دەتوانم بڵێم هەنگاوەکان خۆی
خۆی لە خۆیدامە هەر هەنگاوی دەستکەین لە یەکەوە دەست پێ دەکەین من دەتوانم بڵێم ئێمە بۆ هەنگاوەگە خۆمان یەکریز بین تەبابین بتوانین زیاتر یەکریزی خۆمان بپارێزین وەکو قایمەکە و وەکو هێز و لایەنە کوردستانیەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەتوانین زیاتر ئامانجەکانی خۆمان بە پێک بێنین لە ناو کەرکووک بەڵام لێرەشەوە دەڵێم دەبێ حکوومەتی ئیتیحادی بەڕێز محەممەد شیع سوودانی دەبێ پابند بێ بەو بڕگە و مادانە و بەو ئیتیفاقی کە ئیمزای کردووە لەسەر ئەو ئاستە بۆتە سەرۆک وەزیرانی عێراق دەبێت جێبەجێ بکە خاڵ بەخاڵ و ئیلا ئێمە ئیسلامادەی 140 گەڕانەوەی ئاوارەکان گەڕانەوەی تعویز بۆ ئاوارەکان ئەو زەوی وزارانی کە ئێستا داگی کراوە ئێستا لەگەڵەوەشدا دەبینین سوپای عێراق ناوە دێت دەیەوێ هەندێک شوێن لە منطقەی تۆبزاوە و یاچی بکاتە مەعسکەرێکی گەورە ئێمە پێویستیمان بۆ مەعسکەرانە نییە مەعسکەرات دەبێت لە دەرەوەی شارێ نەکو لەسەر حسابی زەوی وزاری خەڵکی کەرکووک کورد و تورکمان باشە هەیژای عرفان هەندێک لایەنە تورکمانەکانیش لە ناودا شیعەکان لەگەڵی نەبوون کە پارتی بگەڕێتەوە بۆ کەرکووک هەڵبەت پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کە لە عێراق بەگشتی دەکرێ و لە ناودا کەرکووک ئەوان دەیان گوت گەڕانەوەی پارتی لە بۆ کەرکووک کەواتە ڕادەستکردنی کەرکووکە بە پارتی دموکراتی کوردستان ئێوە چیتان هەیە بۆ ئەو لایەنانە ئەو لایەنانەی کە بە ناوی تورکمانەوە هەندێک لێدوان لێ دەدەن ئەوانە تەمسیلی واقعی تورکمان ناکەن بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان هێزێکی گەورەیە هێزێکی لە بن نائاتووە هێزێکە 70 ساڵە خەبات دەکات لە پێناو دیموکراتێت و پێکەوەژیان و ئاشتی بۆ گەڕاندنەوەی ماف بۆ هەموو عێراقەکان بە تایبەتی ئێمەی تورکمان ئەو لایەنانەی کە ناڕازی بوونەوە هەندێک گیر و گرفتیان دروستەکردیان هەندێک لێ دووە ئەوانە سەر بە جیهاتی متەنەفزن هەر ئەوانەش بوونە کە عایق بوون بۆ گەڕانەوەی ئاوارە و گەڕانەوەی مادی دەکرێت بڵێ ئەوانە سەر نەکەوتن ئەوانە سەر نەکەوتن هێزی گەل کە بەڕابەتی جەنابی سەرۆک بەرزانی و پارتی دیموکراتی کوردستان ئەو سەرکەوتوو دەبێت لەبەر ماف بۆ هەموو نەتەوەکان دەگەنێتەوە بۆ ئاین و ئاینزاکانی شاری کەرکووک و مەناتقەکانی تر ئومێدی خەڵکە بەڵام ئەو خەڵکانیش ئەو لێدوانیان لێداوە ناحەز بوون ڕێگربوون ئەوانە کەمینەنە ناتوانن تەمسیلی واقعی هەموو کاکعیرفان پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک خۆت دەزانی دوای 2003 ئەوە دووەم جارە هەڵبژاردن لە کەرکووک دەکرێت بڵێن هاوکێشەکان دەگۆردرێ یعنی کورد بە تایبەتی لە ناویاندا پارتی دەتوانێت زیاتر کورسی بەدەست بێنێ یانیش دەکرێت بڵێن سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بەدەست دێنێ بە گەڕانەوەیان ئێمە لێرەوە دەڵێن پارتی دیموکراتی خاوەنی استراتیجێتێکی گەورەیە خاوەنی بەرنامجێکی پیرۆزە من دەتوانم لێرەوە بڵێم دوای ئەم هەڵبژاردنە زۆر لە تای تەرازوو میزان لە کەرکووک دەگۆڕێ یەک ئەو محافەڵە سەپێنراوی بەسەر خەرجی کەرکووکدا نامێنێ دەبێت خۆشمان دوای ئەوە کە نەتایجەکان دەردەچێت دەبێت یەکگرتوو بین بۆی کە بتوانین سەرۆکێکی ئەنجومەن دابرین کە خەڵکی کەرکووک ئێمە هەمومان لەگەڵ لیستەکەدا دەبێت یەکگرتوو بین و هێز و لایەنە کوردستانیەکانیش کە ئێستا پشتگیرن و هەماهەنگن لەگەڵ قایمەی پارتی دیموکراتیەکە لیستی پارتی دیموکراتی کوردستان دەبێت زیاتر کار بکەین بۆ ئەوەی کە بەرنامەی کە داڕژداوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان وەکو قایمەکە هەمەلایەنە دەبێت ئەو خاڵانە جێبەجێ بکەین بۆ ئەوەی کە ئەو مافانەی کە تێدا تەسبیت کراوە بۆ خەڵکی کەرکووک بە هەموو نەتەوەکان بگەڕێتەوە بەڵام کورد بەشداربوونی کورد بە 5 لیست لەو هەڵبژاردنە ئایا دەکرێت بڵێن کورد دەتوانێت سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک قازانج بکە بەدەست بێنێ بەڵام خۆتان باش دەزانن هەمووشمان باش دەزانین زۆرینی لیست بەڕاستی زەرمەند بوو دەبوایە ئێمە پێشتر هەمومان لە یەک لیستدا بەیان بەداخەوە نەکرا هەمومان لە یەک لیستدا بەشدار بین پێشتر ئێمە وەکو لیستی برایەتی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 2006 دامەزرا ئیدارەی کەرکووکمەندانە ئەو لیستە توانی هەموو لایەنەکان لە خۆ بگرێت توانیمان ئیشی باش بکەین بەرنامەی تۆکمەمانە بە ئیدارەیەکی باش لەگەڵ ئەوەشدا بەڵام لە بەغدا هەر عایق هەبوو وەکو ئیستا ڕێگری هەبوو بەڵام لیستەکەمان ساحب بڕیار بوو لیستی برایەتی کە زۆرینەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پێکهێنابوو میرجێشێک بووم لەوانی کە ئەندامی ئەنجومەن بووم توانیمان هەتاکو 16 ئۆکتۆبەر بەڕاستی ئیشی باش بکەین بەرنامەی باش بکەین ئەمە ئەنگی باش بکەین بەڵام بەداخەوە 16 ئۆکتۆبەر هەموو وەزعەکەی تێکدا کە ئێستاوەتا دەناڵێرین هەمومان هەموو نەتەوەکانی کەرکووک هەموو مەزەبەکانی کەرکووک دەناڵێنن چی لەبەر ئەوەی افتقار دەکەن بۆ ئەبسەط الخەدەمات افتقار دەکەن بۆ برایەتی افتقار دەکەن بۆ پێکەوە ژیان
ئەو هێزانش کە ئێستا لە کەرکووکن دەبێ بچنە دەرەوەی کەرکووک ئێمە هێزی ناو خۆمان باشە دەکرێت بە کورتی پێم بڵێ دوای ئەم هەڵبژاردنە لە کەرکووک ئایا پارێزگاری سەپاندی نامێنیت ئایا ئەو هێزە دەچیتە دەرێ ئایا ئەو تعریبە نامێنێت یانیش بە هەمان ڕنگ ممکنە ئەولانە سیاسیە کوردیانە نەتوانن بە یەک بگەن ڕێکەوتنێک بکەن بە تایبەتی ئەس بێژم هێزین سەرەکی پارتی وێکێتی کە بتوانن پارێزگایەک دەستنیشان بکەن لە بوو کەرکووک دەکرێت ئەمە بڵین دەکرێت بەچی دەکرێت بەوە دەکرێت ئێمە ئێستا لیستمان هەیە هاوڵاتیانی بە شەرەفی شاری کەرکووک بە کورد و تورکمان و کلد و ئاشور و عەرەبەکانی کە لەگەڵمان ناوپەیمانن هەمووان بچنە سەر لیستەکە دەنگ بدەن بە لیستی 1970 بۆ گەڕانەوەی ئەو مافە بۆ لادانی ئەو مەحافظە سەپێنراوە بۆ لادانی ئاسەواری تعریب بۆ گەڕانەوەی ماف ئاشتی و پێکەوەژیان بۆ کەڕوو ئومێدی خەڵک لە لیستی 1970 ئەو لیستەی کە لیستی جەنابی سەرۆک بەرزانی ئومێدی هەمووانە هێژا عیرفان کەرکووکی سەرۆکی پارتیە گەلێک تورکمانی گەلێک سوپاس زۆر بەخێر بەی سەرچەوە